ئێمە گوێ لە سکاڵای نەخۆشەکانتان دەگرین و هەست بە ئازارەکانتان دەکەین و گرنگیەکی تەواویان پێدەدەین. وەرترین ئەنجامەکانی تاقیگا کە هاوڵاتیانی ئازیز بتوانن پشتی پێ ببەستن. ئەو چاودێری بە دوایدا دەگەڕێت لێتەوە نزیکە. خزمەتکردنی منداڵی نازدار و نەخۆشی هەژار نهێنی تەوفیقاتی خوای و بەردەوامبوونی کاری ئێمەیە. ماندی نابین، سارد نابینەوە، چونکە ئامانجمان ڕەزامەندی خوای گەورەیە و چوونە بەهەشتا. خوای گەورە پێشکەشمان بکە و لێمان قبوڵ بکە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.